2 ساڵە سایتێک لەلایەن جێگیری سەرۆکی حکومەتی ماوەبەسەرچووی هەرێمەوە بە ناوی شەفافیەت دروستکراوە، بەڵام گومان لە داتاکانی ماڵپەڕەکە دەکرێت و دەوترێت داهاتی ڕاستەقینە نین و داهاتی سلێمانی زۆر زیاترە لەوەی کە بڵاوی دەکاتەوە. وڵا سایتی شەفافیەت بەڵێ هێندێک شتی تیا کەشفەکە لەوە کە بیکاتە بیانوو بۆ هێندێک سەرمایه‌دار و بۆ هێندێک خەڵکی تر، بەس لە ڕاستیە یعنی ئەمان ئێستا شتەکەیان وا لێ کردووە تەنها لەوان نەماوەتەوە کە داهاتی ناوخۆی حکوومەت بۆ خۆیان و بۆ حیزبەکان بێ، وایان لێ هاتووە خەڵکی کاسبکاری ئەم شارە بەڕاستی ئەناڵێنێ بەدەست کۆمپانیا بێ ئیشەکانی ئەوانەوە ئەگەر قوبات تاڵبانی ئەم داهاتانە کەشفەکە بۆ ئەم وڵاتە هەمیشە وێرانە، بۆ ئەم وڵاتە هەمیشە هیچ داهاتێکی نییە، بۆ ئەم وڵاتە هەمیشە بێپارەیە، بێکارەبایە، بێ ئاوە، بێوەزعە. نەخێر ئەو بڵێنانە هیچی ڕاست نین و ئەو بڕیارانەی کە ئەوانەی دەنتەنها بۆ چاوبەستکردنی خەڵکە بۆی بڵێن ئێمە شەفافین، نەخێر شەفاف نین. ئەی داهاتی مەرزەکان بۆ کوێ ڕواتەوە دێتەوە لای ئەو ئەی داهاتی ناوخۆ چی لێت بۆ کوێ ڕوا، وەزارەتەکانیش بەڕێوەبەرایەتیەکان خۆشیان ئاگایان لێ نییە. یەکێک لە گرفتەکانی عێراق لەگەڵ هەرێم شاردنەوەی زانیاری ڕاستیەکان بووە لەسەر داهاتی ناوخۆ. ئێستاش ئەم گرفتە بەردەوامە، ئەوەشی بە ناوی شەفافیەتەوە دروستکراوە، دەوترێت بۆ چاوبەستکردنی خەڵکە. سایتە بۆ ئاشکراکردنی داهاتی هەرێمی کوردستان هیچ شەفافەتێکی تیادا نییە، لەبەرەوەی تا ئێستا ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی نەیهێشتووە کە بەڕێوەبەرایەتی چاودێری دارایی بڕوات بۆ وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی ناوخۆ وەزارەتی دارایی بۆ ئەوەی کە لێکۆڵینەوە بکات لەسەر ئەو داهاتەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە، داهاتی باجمان هەیە، داهاتی گومرگەکانمان هەیە و داهاتی نەوتمان هەیە. ئەمانە هەمووی داهاتێکن کە پارەیەکی زۆر و داهاتێکی زۆریان هەیە بۆ هەرێمی کوردستان، بەڵام تا ئێستا بە شێوەیەکی شەفافێت لە سایتەکەدا دیار نییە. ئامارە ڕاستەقینە نییە، پێی بەدواداچوونەکان و لێکۆڵینەوەکانی ئێمە ئامارەکان زۆر زیاترن لەوەی کە لەو سایتەدا هەیە. تەنها ڕقمێکە بۆ هەڵخەڵەتاندن و بۆ ئەوەی کە ڕاستی خۆیان بەسەرمێنن وایە ئەمە ڕاستە، تەنها لەوە زیاتر هیچی تر نییە. ئەم ژمارە فەرمیادا بە هاوڵاتیان لە ڕای گشتیەوە. پێشتر عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی خولی پێشووی پەرلەمانی کوردستان ئاشکرای کرد کە داهاتی سلێمانی زۆر زیاترە لەوەی سایتی شەفافیەت بڵاوی دەکاتەوە، بەڵام بەرپرسانی سلێمانی و هەولێریش داهاتە ڕاستەقینەکان لە خەڵک و عێراق دەشارنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.